هەرچەندە ڕێخستنە دەولەتە ئیسلامی داعش لە عێراقی تووشی شکستنێک مەزن بوو لە پارێزگا سەلاحەدین لە ئەفڕێخستن بەردەوامە دەفەرەهبوونێدە لێ سووریایی و داوی دەڤەرگۆ دەستێ خۆدانی سەرێ کامپا یەرموکە یاگۆ بێتەنێ 8 کیلۆمتران ژێ سەنتەرێ دیمەشقا پایتەخت دوورە لە گۆری ڕەوانگەها سووریا مافێ مرۆڤان چەکدارێن داعشێ ژێ سەبەها دهۆڤە ئێریشکردنە سەر کامپا یەرموک یاگۆ پەنابەرێن فەڵەستینی تێدە دژین و دانجاما ئێریشێدا دەستێ خۆدانی سەر پرانیا تاخێن یەرموکێ و شەڕ و پەفچوونên دنابەرا چەکدارên داعش و ئەکناف بەیت المەقدەسدا دەرکەتن و دا ئەنجامدا هەژمارەك ji هەردووەریان هاتن کوشتن. کامپا یەرموک یا گۆڕوبەراوەیە نزیکێ 2000 کیلۆمترانە پێش کریزا سووریایê 160,000 فلستینی تێدە دژیان لێ نەها بێتەنێ 18,000 کەس تێدەمانە. پێش ئێریشا داعش ئەف کام دبن دەستێ بەرەیان نووسرا و چەکدارên ئەکناف بەیت المەقدەس دەبوو. وژ ئالیە ئارتێشا سووریایێڤا هاتبوو دۆرپێچکردن. ئەگەر هات و داعش دەستێ خۆدانی سەر کامپا یەرموکێ دێ بێتەنێ بە کیلۆمتران ji دیمەشقات پایتەخت دوور بە دێ شەڕێ داعش ji ڕۆژهەلات و باکوور بچێ ناڤەڕاستا سووریایê di demekê got duho çekdarên opozisyona Sûriyayê destê xwedanî ser derwazeyên Sêbîn ya di navbera Sûriyayê û Ordonda û pêş hefteyekê jî Bereya Nusra destê xwe bi temamî danî ser parêzgeha Idlib lê Bakurê Rojavayê Sûriyayê. İbrahîm Adem, Ênaft.